پیرۆزبایی خۆم ئاراستەی هاوپیشەکانم دەکەم مامۆستایانی بەڕێز بەبوونی ڕۆژی جیهانی مامۆستایانەوە ئەو مامۆستا بەڕێزانی کە هەڵگری دروشمی پەروەردە و زانست و فێرکردنن کە هیوای دواڕۆژێکی گەش و هیوابەخشی داهاتووینەوەکان و نیشتمانمانن. ڕۆژی جیهانی مامۆستایان لە خۆم و لە سەرجەم مامۆستایان پیرۆز بێت. بۆنێ ڕۆژی جیهانی مامۆستایان و پیرۆزبایی لەم مامۆستاکانەکەم و بە تایبەتی مامۆستایانی کۆلێژەکەم. لە ڕۆژی جیهانی مامۆستایانە پیرۆزبایی لە سەرجەم مامۆستا عەزیزەکان دەکەم بە تایبەتی مامۆستایانی کۆی سەلاحەدین و هاوڕێی عەزیزەکانم. پیرۆز بێت لە هەموو مامۆستا عەزیزەکان دووبارە. Ich gratuliere allen Lehrern zum Weltlehrertag. ڕۆژی جیهانی مامۆستایان پیرۆز بێت. ڕۆژی جیهانی مامۆستایان پیرۆز بێت. Dünya Öğretmenler Gününüz kutlu olsun.